چی خۆشە ها زۆریش ئەو نوع چایانەیە ئەوەی سی نوعی تێکردەکەی چایخانە ئەمە ئەو نوعانە دەکڕم بەچیاچ بەردامە دامرووا بێ زەوقی تۆ زۆجانە سرم لێە سعدی گۆرانێکە لۆ برێم سعدی ئەتو گۆرانیان گۆچیە لۆ دلم بەرکە جەوت بکەمەوە کاکەم مادەم ئەتو لۆ من برێ سعدی پێم ڕادەبێری ناو والله استغفر جەوت هەیە بۆ سبێنی بەڕاستی کورد دەمەوێت جەوت بکەمەوە سنیە سادەبی دام حقایەتەکە لۆ بجێڕەوە حقایەتە عەلی بابا و تلزەکەی سعدی بارێ بە منداڵی دەمبینی هەفتووەها کولا دام قسانت چیە والله دەمەوێت جەوت خۆشکەم کاکە مادەم وەیە هیچ لۆ ناجێڕمەوە ئەمن لە دەوامی تاخیر بم لە دوکانێ دەست بە دوکانی لە چای خۆتەوەکە ئەوڵدە پێ دەخوێ یەک قسمە چیشی نییە بافش سعدی عینەکان لەسەر مێزەکەی لە بیری نەکەی یەک عینەکە بابە عینەکان چی باش دەی خوال لەگەڵ کاکە دەیسە چ دەکەی چای دەخۆم و چ دەکەم کوڕە ئێستا ناڵم هەستە بڕۆ بەدوێکەوە دەڕاوسە با بەرخۆم تاخیر بکەم ئاگای لێ نەبیتن ئێکە بەسرت کرد هاوارەی هاوە لە دەستی تو دەی کاکە تخوا دەی هەگال لە خۆ بێ مبارەکە نهاتوو تۆ سەیریە مەنزەرە ئەڵێ خۆڵە عەمەلەیە پاشە خۆی بەقە ئەمە بێ دوانی خواردووە وەرە ئەو دڵە نەتەقێت من دەوسێکی بوو بێ لە پانتۆڵەکەی وەڵە عەمرت نەمێنێ بەخوا زانیم ئەقڵم لە تەواوبوونا نییە ئەمەم دانا لێرە با تەلەفۆنێکی بۆ بکەم بێژن تەلەفۆنەکەشی داخراوە بە ناخێری گیانی با بۆ ئەمیرەخانی دایکی بکەم بەڵێ کاکڕەشیگیان ئەمیرەخان بەزەیم پیادا نهاتوو کوڕەکەتانم لای خۆم کرد بە شاگرد لەبەر خاتری کاکە سەعدی ئەوە سەعات 11 بە ناخێری گیانی بە ملیشکاوی دیانی ئەمجا لە 11 گەڕێ دوکانی بۆ من کردووە بە زبڵدان خۆی بەقەتی ترسێکە بێدوانی خواردووە دوو ئاوی خواردووە جانە نام قوتوویەکی ڕەشی خواردووە سوێن بەخوالەوە چێ شەمەکەی تریش خەبەری نەبێتەوە کاکڕەشیگیان کاکڕەشیە ها تێکی مێ بە قوربان ئێستا هەڵێسێنم نا نەخێر پێویست ناکە خوافیس ئەمری نەمێنێ خۆ بخەوێ و نەخەوێر دیار نییە ناو خەڵکە ئەیەڕۆ خودای خستەوە بێژن ئەوی بەخوا مۆرشی هینەکەی پێوە ماوەی مانگا شتەکە بێژن سوبحان الله کوڕم ئەرێ تو خوا بەشەر ئاوا ئەخەوێ بێژن وەی وەڵڵاهی ئێستش دایکێ بمرێ خۆکو کەر و مانگاکەیەوێت تەسەڕوفەکە هەستە کوڕم دەی هەستە ئەرێتە پێڵە بخەوین ئەرێتە پێڵە بخەوین خەوی چی کوڕم ئەخە دە معقول نییە دە هەستە کوڕم معقول نییە سەعات 12 شەتەوە لە ڕۆژنی بۆ دووکان گیان شەو تاوارەیش بۆ ئێوەکەم شەو ڕۆژەگرابوویش بێواکەم ژیانم تاڵ بووە نان بۆ ئێوە پاکەم بۆی محتاج زەزی ئەم و ئەو نەبدە نیو سەعات با بخەوە کوڕم هەستە ئەزانم خۆ هەستە باخبا لە ئیشەکە نەبی دە کوڕم دە هەستە درەنگە هەستە تا شتێکە خۆتوە ڕووی زۆ درەنگە بێ ساسن ئێستا 11 ڕینەوە بۆ 12 هەستە دە تەلەفۆنێ بکە بە کاسعدی و کاڕەشی دوکان بکەنم ویش تۆ سبەیە ئەیەڕۆ کوڕم ئەڵێ ئەمان شاگردی بەدەستی تۆن هیچیان چێ بەخوا خەرکی زەم و زەمکاری دوکاندارەکان وایکە هەستە کوڕم دە بە قوڕە هەستانانێکە خۆیت چیمانە وەڵا کوڕم چیە خۆمان کرە خۆمان کەیشتمان هەیە ماڵی سعدیەڵێ وەڵا ئەوان قەیماقیان هەیە ماستی تازەیان هەیە هێلکەیان هەیە پەنیریان هەیە جا چیان هەیە هەموو شتێکیان هەیە قەیسێکە باش پێیان بڵێ تۆ ژنانەکە خۆمەچم بۆ دوکان ئەیەڕۆ بەخوا تۆ وەرەزانم کە ئیشکەریت